زیاتر لە 15 ڕۆژە مامۆستایان و فەرمانبەران بۆ داواکردنی موچە و پلە بەرزکردنەوە و بە یاساییکردنی پاشەکەوتی موچەکانیان خۆپشاندان دەکەن و دەرگای زانکۆی سلێمانیان داخستووە، بەڵام تا ئێستا وەڵامی هیچ کام لەو داواکاریانیان نەدراوەتەوە و دەڵێن پەنا بۆ تۆمارکردنی سکاڵا لە دادگای کارگێڕی دەبن. ئەوە بۆ نزیکەی مانگێکیش دەبێت مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆکانی ئیدارەی سلێمانی و دەوروبەری بەهۆی دواکەوتنی موچەکانیانەوە جارێکی تر لە هەڵوێستێکی کاری و پێکەوەییدا ناڕەزایەتی خۆیان لە بایکۆتکردنی دەوام خۆپیشاندان بەیاننامە چالاکی میدیایی و داواکاریدا دەردەبرن. بەڵام بەداخەوە تاکو ئەمڕۆ وەک پیشەی هەمیشەیان دەسەڵات وەڵامی داواکاریە بەهایی هەنووکەیەکانی نەداوەتەوە لەبەر ئەوە بەرپرسیارەتی کاریگەریە نەرێنیەکانی داواکەوتنی دەوام تەنانەت فەوتانیشی دەکەوێتە ئەستۆی ئەو لایەنانەی کەمتەر خەمن لە وەڵامدانەوەی داواکاریەکانماندا. هەر بۆیە لە چاوەڕوانی وەڵامی لایەنە پەیوەندیدارەکاندا بەردەوامی بە چالاکی مەدەنیەکانمان دەدەین و ڕۆژی شەممەی داهاتوو بەرواری 28/5/2022 دوا هەڵوێستی خۆمان ڕادەگەیەنین. مامۆستایان و فەرمانبەران دەڵێن حکومەت هیچ پاساوێکی بۆ دواخستنی موچە نەماوە و ناکرێت ئەوان بکرێنە قوربانی ململانە سیاسیەکانی نێوەند و حیزبی دەسەڵات. دەبێت ماف و شایستەداراییەکانیان لە کاتی خۆیدا پێ بدرێتەوە بە پێچەوانەوە دەوام ئاسایی ناکەنەوە. طبعا ڕاستە مەعاش هاتووە بەڵام مەعاشی چەنە مانگی 4 ئێمە لە مانگی 5 دوایەوەش زۆر شت هەیە لێرە داوایە کێنێکی لەوانەیە پلە بەرزکردنەوە دوایەوەش شتێکی تریش هەیە کە یعنی زانکەوەکو خۆی زۆر پەراوێز خراوە بە شێوازیکە وەکو پێم وتی لە ڕێگەی دادگای گشتیەوە لە ڕێگەی مافەکانی مرۆڤ لە ڕێگەی ڕێکخراوەکان و ئێمە هەوڵی خۆمان دەدەین بەردەوام بۆ ئەو دوو خاڵە نەک بۆ موچە بۆ پلە بەرزکردنەوە بۆ پاشکەوتەکە گەڕاندنەوەی پاشکەوتەکە هەرچیەکەن ئێمە بەڕێ داوامی خۆمانەکەین و گوێیان نەیاوەتیوتیانە ما داوامی خۆیانەکەن بە ئێمەش ئێمان من لە ئاستیانە بەڵام لە مەولا یعنی سەرجادا داوای مافی خۆمانەکەین داوای خۆمانەکەین داوای پلە بەرزکردنەوە ئەەکەین داوای موچە خوراوەکانمان ئەەکەین. بایکۆتی فەرمانبەران و مامۆستایانی زانکۆکان لە سنووری سلێمانی وای کردووە گرفت بۆ پرۆسەی خوێندنی ئەمساڵ دروست بێت. خۆڵبوونەوەی گرفتی موچە و دواکەوتنیشی لە سنووری ئیدارەی یەکێتی بە بڕوای موچەخۆران هەردوو حیزبەکە لێ بەرپرسن و بە پلەی یەکەمی یەکێتی کە بە پاساوی نەبوونی پارە لە بانکەکان موچە لە کاتی خۆیدا دابەش ناکرێت. پرسیارەکەش ئەوەیە کە پارە ناچێتە بانکەکان ئەی چی لێ دێت و دەچێت بۆ کوێ؟ ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.